بنەمای هەشتەم ئامانج و ئەرکە گەورەکان بەش بکە بۆ چەند بەشێکی بچووکتر. ڕازی پێشکەوتن دەستپێکردنە، ڕازی دەستپێکردنیش دابەشکردنی ئەرکە گران و ئاڵۆزەکانە بۆ چەند کار و ئەرکێکی بچووکتر کە بتوانرێ ئاسان مامەڵەی لەگەڵدا بکرێت، پاشان بەپێی پلەبەندی دەست بکرێت بە یەکەمیان. مارک توین. هەندێک کات زۆرینەی ئامانجەکانی ژیانمان زۆر گران دەبینرێت، بە دەگمەندەیان بینین کە زنجیرە ئەرکێکی بچووکە و دەگونجێ ئەنجام بدرێت. لە ڕاستیدا دابەشکردنی ئامانجێکی گەورە بۆ چەند ئەرکێکی بچووک و ئەنجامدانی ئەو ئەرکە بچووکانە یەک بە دوای یەکدا ئەو شێوازەیە کە دەکرێت هەر ئامانجێکی گەورە ئەنجام بدرێت. لەبەر ئەوە دوای ئەوەی کە خواستەکانت دیاری دەکەیت چەند ئامانجێک دادەنێیت کە بگونجێت پێوەری بۆ دابنرێت و کۆتاییەکەی دیاری بکرێت. هەنگاوی دواتر ئەوەیە کە هەموو قۆناغ و هەنگاوەکانی تاک دیاری بکرێت بە مەبەستی گەیشتن بە ئامانجەکان. چۆنیەتی دابەشکردنی ئامانجەکان. چەندین ڕێگە و شێواز هەیە کە یارمەتیدەر دەبێت لەسەر زانینی ئەو هەنگاوانەی کە پێویستن بۆ گەیشتن بە هەر ئامانجێک. یەکێک لەو هەنگاوانە ئەوەیە کە ڕاوێژ بکەیت لەگەڵ ئەو کەسانەدا کە کارێکیان ئەنجام داوە. پرسیاریان لێ بکەیت سەبارەت بەو هەنگاوانەی کە ناویانە دەگونجێت ئامۆژگاریت بکەن، سوودت پێ بگەێنن. سەبارەت بەو کێشە و گرفتانەی کە هاتۆتە بەردەمیان ئاگادارت بکەنەوە بۆ ئەوەی تۆ خۆتیان لێ بپارێزیت. ڕێگەیەکی تر هەیە ئەویش کڕینی پەڕاوێکە یان ڕابەرێک کارەکەت بۆ ڕۆشن بکاتەوە. ڕێگەیەکی سێیەم هەیە کە بریتیە لەوەی لە کۆتاییەوە دەست پێ بکەیت و بۆ دواوە بڕوانیت. تۆ بە شێوەیەکی سادە چاوەکانت بنووقێنە، وا خەیاڵ بکە کە تۆ ئێستا لە داهاتوودایت و بە ئامانجەکەت گەیشتوویت. دوای ئەوە ئاوڕێک بۆ دواوە بدەرەوە، بزانە چه هەنگاوێکت ناوە بۆ ئەوەی بگەیتە ئەو شوێنەی کە خەیاڵت لێ کردووە. بزانە کۆتا کارت چی بوو کە کردت. ئینجا قۆناغ و هەنگاوی پێشتر، هەروەها پێشتر تا دەگەیتەوە یەکەم هەنگاو کە پێویست بوو ئەنجامی بدەیت. شێوازی نەخشەی زەینی بەکاربێنە. کردداری وێنەکردنی نەخشە زەینیەکان کارێکی ئاسانە، بەڵام زۆر کاریگەرە لە دروستکردنی لیستی ئەرکەکان بە وردی بۆ گەیشتن بە ئامانجەکانت لە ژیاندا. ئەو زانیاریانت بۆ دیاری دەکات کە پێویستە کۆی بکەیتەوە، چ کەسانێک پێویستە وتوێژیان لەگەڵدا بکەیت، ئەو هەنگاوانەی کە پێویستە بە وردی هەڵیان بگریت، بڕی ئەو پارەی کە پێویستە دەستی بخەیت یان پاشەکەوتی بکەیت. دواکات پێویستە پابەند بیت پێوەی. بۆ هەر ئامانجێک بۆ دانانی نەخشەی زەینی ئەم هەنگاوانە هەڵبگرە. یەکەم، بازنەی مەڵبەندی. لەم بازنەیەدا ناوی ئەو ئامانجە بنووسە کە هەوڵ دەدەیت پێی بگەیت. دووەم، بازنە دەرەکیەکان. 6 ئامانجەکە دابەش بکە بۆ کۆمەڵە ئەرکێکی سەرەکی کە پێویستە ئەنجامیان بدەیت بۆ گەیشتن بە ئامانجی سەرەکی. سێیەم، پلەکان. دواتر هەر یەک لەو ئەرکانە وشتر بکەرەوە بۆ چەند ئەرکێکی بچووکتر و ناویان لێ بنێ. دوای دانانی نەخشەی زەینی هەموو بەندەکان دابەش بکە بۆ لیستێکی ئەرکی ڕۆژانە بە شێوەیە کە بۆ هەر ڕۆژێک چەند ئەرکێک بەپێی توانە دیاری بکەیت. دواکاتیش دیاری بکەیت بۆ ئەنجامی کۆتایی. هەر ئەرکێک لە ڕۆژمێرەکەتدا بە تەرتیب بینووسە. سەرەتا گرنگەکان ئەنجام بدە. ئامانج ئەوەیە کە پابەند بیت
بەو پلانەی کە داتناوە ڕەگەزە گرنگەکانی ئەنجام بدەیت. برایان ترەیسی لە کتێبە بەناوبانگەکەیدا بۆقەکە قووت بدە لەسەر چۆنیەتی زاڵبوون بەسەر دواخستندا جگە لەوە کە باسی خۆڕزگارکردنی کردووە لە دەردی دواخستن، شێوازی دیاریکردنی ڕەگەزە گرنگەکانی و ئەنجامدانی ڕوون کردوتەوە. وە سیستەمێکی ناوازەی وای داناوە کە ئامۆژگاریت دەکات ڕۆژانە 5 کاری گرنگ دیاری بکەیت و ئەنجامیان بدەیت. ئەوەشی بۆ دیاری کردویت کە کام لەو 5 شتە یەکەم جار ئەنجام بدەیت کە ئەوە لە پێشترین و گەورەترین و گرنگترینە بۆ تۆ. ئەگەر وات کرد ئەوە کارەکانی تر پاشماوەی ئەو ڕۆژە لەلات زۆر ئاسان دەبێت. بەڵام ئەفسوس زۆربەمان کارە گرنگ و گەورەکان بۆ کۆتایی دەهێڵینەوە، هەر ئەوەشە کارەکان دوا دەخات و وەبەرهێن نابن. بەڵام تۆ ئەگەر کارە گرنگ و گەورەکانت پێش خست ئەوە ئەنجامدانی کارەکانی تر ئاسان دەکات و هێزت پێ دەبەخشێت و متمانەت بە خۆت زیاد دەکات. هەر لە شەودا پلانی ڕۆژی دواتر دابنێ. یەکێک لەو فاکتەر و هۆکارە کاریگەرانەی کە کەسانی سەرکەوتوو بەکاری دەهێنن لە دابەشکردنی ئەرک و ئامانجەکانیان بۆ چەند بەشێک وە کۆنتڕۆڵکردنی ژیانیان و زیاترکردنی بەرهەمەکانیان بریتیە لە پلاندانان بۆ سبەینیان لە شەودا. دوو هۆکاری سەرەکی هەیە وا دەکات کە ئەم ستراتیژیەتە بەهێز و کاراییەوە بێت و بۆ دەستخستنی سەرکەوتن. یەکەم، ئەگەر شەو پلانی ڕۆژی دواترت دانا و چەند ساتێکت تەرخان کرد بۆ ئەم مەبەستە، ئەوە هزری ناهۆشیارت تەواوی ئەو شەوە تەرخان دەکات بۆ دۆزینەوەی شێواز و ڕێگای داهێنەرانە بۆ چارەسەرکردنی هەر کێشەیەک. دووەم، لە ڕێگەی نووسینی لیستی ئەرک وە کارە تایبەتیەکان هەر لە شەوی ڕابردووەوە وا دەکات کە ڕۆژەکەت بە کارایی و چالاکیەوە بەسەر ببیت. ئەو کاتە تۆ دەزانیت بە چ کارێک هەڵدەستیت و وە چۆن و بە چ ڕیزبەندیەک. بێگومان پێداویستیەکانت دیاری کردووە. ئەگەر پێویست بێت 5 پەیوەندی تەلەفۆنی ئەنجام دەدەیت بە پێی ڕیزبەندی پلانەکەت کە دادناوە. ناوی کەسەکانت نووسیوە لەپاڵ ئەو ژمارە تەلەفۆنەی کە دەتەوێت پەیوەندی پێوە بکەیت. تانی وەڕۆ لە هەموو فەرمانبەرەکانی تر کارت زیاتر ئەنجام داوە چونکە پلانت هەبووە کە نیو کاتژمێری یەکەمی هەڕۆژێک بە پاکردنەوە و ڕێکخستنی نووسینگەکەیان و دانانی لیست و گەڕان بە دوای نووسراوە گرنگەکان بەسەریان بردووە.